بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستانی بەرنامەی ئەندازە جوانترین سڵاوتان لەبێت. زۆر خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. لە بەرنامەی ئەندازی ئەم جارەماندا باسێک لە دیزاینی باخچەکانەکەین. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا زۆرترین زانیاری دەربارەی باخچەکان بۆ ئێوە خۆشەویست ڕوون بکەینەوە. بینەرمان بن. سەرەتا زۆر سوپاس. حەزەکەم سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین. بزانین کەی هونەری باخچەکان، هونەری دیزایانی باخچەکان سەری هەڵدا. سپاس بۆ بەرنامەکەتان. ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو بەسبە هونەری باخچەوە دانرێت بە هەرە کۆنترین زانستەکان و هونەرەکان کەم مرۆڤ گرنگی پێداوە. بۆ ئێمە هەمومان ئیمانمان بەو ئاەتە هەیە کە دروستبوونی ئینسان لە بەهەشتا بوو. بەهەشتیش دانرێت بە جوانترین باخچەی دوو دنیا. لەبەرەوە ئینسان هەلو کاتەوە کە دروست بوو کە مخالەفەی کرد فرەدرایە سەر زەوی هەوڵیدا ئەو باشتە دروست کردەوە کە باو باپێرانی تیا دروست بوون. لەبەرەوە لە سەرەتایە مەسەلەن ئینسان کە لە ئاشکەوتەکانە ژیاوە کە ڕاوشکاری کردووە دوای کە کشتتوکاڵی دۆزیەوە لەو کاتەوە باخچەی دروست کرد بۆەوەی بڵێن نەفعی بێ، یعنی مەسەر خواردنی خۆی تیا بەرەم بێنە کە گەڕا لە سروشتا گوڵەکانی بینی هەوڵیدا ئەو گوڵانە بێت لە باخچەکەی دەوری کوخەکەی بیچێنە. ئەمە سەرەتایەک بۆ دروستکردنی باخچە. لەبەرەوە لەو کاتانەوە بڵێن کە ئینسان هەوڵیدا دەستی بە زراعە کرد سەرەتای دروستبوونی باخچێ. لەبەرەوە لەو کاتەوە تا ئەمڕۆ دانرێت بە سەرەتای سەرهەڵدانی دروستکردنی باخچە و بە مەراحل ڕۆشتەوە. بە شێوەشی گشتی هونەری باخچەکان بە سێ قۆناغا ڕۆشتەوە. باخچە کۆنەکان کە لە سەرەتای بڵێن تەسجیلی یان تۆمارکردنی باخچە لە مێژووە کاگەردە بۆ 3500 ساڵ پێش زین باخچە ئاڵۆسراوەکانی بابلە کە بە خۆزانسە دروست کردووە تا لە دایکبوونی حەزرەتی مەسیح عەلەیهی سەلام. لە دایکبوونی حەزرەتی مەسیحەوە چرخی ناوەڕاست دەست پێەکە تا سەرهەڵدانی بڵێن شۆڕشی پیشەسازی کە باخچەی یابانیەکان نەگرێتەوە باخچەی ئیسلامیەکان نەگرێتەوانێ لەگەڵ مەغۆلەکان و تا سەرەتانی بڵێن سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازیوانە چرخینەوە دەست پێەکە بڵێن لە دوای شۆڕشی پیشەسازیەوە تا ئەمڕۆ بەردەوامە بەسێ چەرخەوە. ئەی گرنگترینە هۆکارانە چین کە بۆ نمونە پێش دیزاینکردنی باخچەیەک پێویستە ڕەچاو بکرێت؟ بەنسبەت هەر باخچەیەک زۆرفی تایبەتی خۆیە، بەڵام بە شێوەشی گشتی 6 خاڵ بۆ 7 خاڵەی بە ڕەچاو بکرێت لە کاتی دیزاینکردنی باخچەدا. گرنگترینیان هۆکارە ژینگەیەکانە کە تۆ باخچەیەک دروست دەکەی ئەو باخچەی کە لە سلێمانە دروست دەکەێت جیاوازە ئەوەی کە لە هەولێر دروست دەکرێت، ئەوەی کە لە دووەک دروست دەکرێت جیاوازە لەوەی کە لە شارێکەکەی بڵێن بۆ نمونە لە سنە دروست دەکرێت. بەنسبەت ئەو هۆکارە ژینگەیانە کەواتە پێویستە کە دیزاینێکەکەین ئێمە چەند خاڵێکی ژینگەی دیراسە بکەین. داتا وەرەگی لە بەیانات وەرەگەچی بۆ بڵێن کەژناسی چەند داتایە وەرگین نابێت داتا 1 ساڵ وەرگری، ئەبێت لە 15 ساڵ کەمتر نەبێ بۆ سەرەوە تا 15 ساڵ بۆ 30 ساڵ وەرگری. بۆ چونکە لە ساڵێکە بۆ ساڵێک جیاوازە مەسەلەن هۆکار ژینگەیەکان لەو هۆکارانێکە دراسەیەکی پلەکانی گەرما بەرزی و نزمی نزمترین کە تۆجیل کراوە بەرزترین کە تۆمەر کراوە ڕادەی شێ لە هاوی ناچەنە لە زستانە چەنە ڕێژەی بارانبارین چەنە لە شوێنە کارەکاتە سە تەسمیمەکان هەندێک جار هەیە لافاو بۆ نمونە لافاو هیچ تەئسیرێک لە دیزایانی باخچەکان حساباتێکی بۆ ئەکرێت؟ بەنسبەت ئەو شوێنانە گەر بڵێن دیزایانی تیاکرێ گەر چەمێک بێەوە بێ معالەجەی بۆ بکرێت لە ژێر زەویەکەەوە بڕوا مەسەن سەدێ دروستکە لە شوێنە کاریگەری هەیە لەو هۆکارانەی کە دیراساکرێ مەسەرەن چەند چۆنەڵی تیشکی ڕۆ چەند بەخۆتە ڕەشەبا لە شوێناوە ڕەشەبا هۆکارێکی کاریگەرێک کار لە تەسمیمەکە ئەبێت تۆ مەسەرەن دیراسی ئەو بکەیت لە چ جەیەکەوە ڕەشەباکە دێ ڕێژەکەشی چەندە بۆی مەسەرەن سەدی بکە یان مەسەرەن بەرگەی بگری ڕێزێدا لە شوێنەوە ڕوێنی مەسەر وەک سەروە زەیتونە و بابەتانەی کە باشکەنی بێڵێن بۆی ژینگەی ناو باخچەکە نەشێوێنێ یان مەسەرەن دەتوانی ئەو ڕەشەبایە بە شێوەیەک خێرایکەم بکەیتەوانی بکەی بە شەماڵ ناو باخچەکەی پێ بڵێن پێ نەکەیتەوانێ لە هۆکارانەی کە مەسەرەن کە پێویستە دیراسە بکرێ هۆکارەکانی بڵێن خاکە یعنی بە شێوەیەکی گەشتیکە دوو مناخەگرێتەوانێ لەگەڵ خاکە لە خاکە پێویستە بزانانی خۆلەکەی چەنە پێگاتەی ڕادی ڕێژەی ئەندامی چەنە بڵێن خوێی چەند تایە چەند خۆڵە مستەوای ئاو چەند بەرزە لەو شوێنە
لە هۆکارەکانی تررا بڵێن بۆ نمونە و ئەوەی کە لەو شوێنە فەحس بکەیت خوێ چەندە ئیسی چەنە بڵێن کاربناتی کالیسیۆم لە هۆکارانێکە یەشە لەو شتانێکە بڵێن لە خاکە کە دیراساکرێ پێچی توربەکەی پێشێشی زۆر لە وڵاتی ئەمە لە کوردستانە پێچمان لەسەر و حوتەوەی ئەمە واکە هەندێک لە توخمە خۆراکەکان ڕۆک نەتوانێت بمشێ بێ معالجێ بکەیت ئەگەر ڕژەی ئەندامی کەم بێ پێویستە مەسەرەن مادەی ئەندامی بڵێن پێنی ئاژاڵی تێ بکەیت زۆر جا بڵێن بەنسبە خاکەوە قورسە یعنی بەسەر توربەیەکی سەقیلە لەو حاڵتە مەسە پێویستە قومی تێبگران لمی تێبگرێ واکەسە ئەمە بەنسبەت هۆکارچینکردن و خاڵی دوم کە پێویستە دراسی بکەن دەوروبەری باخچەکە ئەم باخچێمە لەکوێیە بەرامبەر گەراجە بەرامبەر مەنزەرێکی جوانە بۆ نمونە بڵێن لە ناو بازاڕە لە کۆڵانێکە واکەسە کەواتە پێویستە دەوروبەرەکەی دراسە بکرێت بۆ نمونە ڕۆکانی توی ڕێنی بەرپەنجەرە ناگرێت لە سەرەوە تەلی کارەبا کاری تێ ناکە لە هەمان کاتە لە ژێرەوە من هۆڵە کێبڵ پێیان ڕۆیشتووە مەسە مەجاریە بێ هوشارەمەی دراسە بکرێت بۆ نمونە بڵێن تۆ باخچەیە لە شوێنە کاپکەی بەرامبەر مەزەرێکی جوان ئەبێت تۆ هەوڵ بی دیمەنی دەوروبەرەکەی لەگەڵ دیمەنی باخچەکەی خۆتە دەمشکێت بە پێچەوانەوە بەرامبەر گەراجەکە بەرامبەر شوێنەکە پێویستە عەزلی بکەی بە ڕیزەدان ئەو خاڵی سێم خاڵی دووەم بەسمە خاڵی سێمەوە پێویستە کارێکی زۆر گرنگ ئەو باخچە بۆچی دروستەکەی بۆ دانیشتنە بۆ خوێندنەوەیە بۆ پیاسەکردنە بۆ وەرزشکردنە یا مەسەن بۆ مەبەستی دانیشتنی خێزانە کەواتە پێویستە مەبەستەکە بزانین بۆ نمونە ئەو باخچەی کە تۆ بۆ ڕۆزەیە گەیکەی جیاوازە لەوەی کە بۆ قوتابخانێکی سەرەتایەکەی ئەوەی کە بۆ ناوەندیەکێکی جیاوازە کە لەوەی بۆ ئیعدادیەکەی ئەو بڵین تەسمیمەی کە بۆ ئامادەیەشی کشانێکی جیاوازە لەوەی بۆ قوڕانیەکەی ئەوەی باخچەی زانکۆ جیاوازە لە خەڵۆتگەی پیری وهاکەزە کەواتەگە مەبەستەکە زانی هەڵبژاردننی ڕۆکەکان جۆری دیزاینەکە ئەوگۆڕێ ئەمە خاڵی سێم بەسمە خاڵی چوارەم عادات و تەقالید لەو شوێنە پێویستە مەسەن دیراسە بکرێت بۆ نمونە ئەو باخچەی کە بۆ نمونە بڵێن ناوچەیەک ئیسلام نشینە جیاوازە لەوەی کە بڵێن مەسیحیە ئەوەی کە جوولەکەی مەسەن جیاوازە لەوەی کە بوزیە ئەوەی کە بۆ نمونە بڵێن لە منتیقەیەکە چۆن ئەڵێ منتیقەیەکی بڵێن خەڵکێکی دەوڵەمەندی تیا جیاوازە لەوەی منتیقەی هێژار نشینە کەواتە دیزاینەکە گۆڕێ یا مەسە عادات و تەقالید هەیە باسی شوێنەی حەزەکە بە شێوەی عایلی بچێت باسێک شوێنەیە مەسە حەزەکە بە تاک بچێت بە زوکورتی بچێت بۆ نمونە باسی شوێنەی تایبەتە بە گەنجان ئەبێت تۆ ئەو کارنە بەڕچاوی کەواتە عادات و تەقالید کار لە تەسمیمەکەکە حەزەکەم سەرەتا باسی تەسمیم واتە دیزایانی باخچەکانمان بۆ بکەیت کاتێک کە ئەڵەی پرسیارەکەی تۆ لە دوو بەش بکات و تەسمیمی باخچە یەکەم جاوێ بزانی باخچە چییە ئەگەر تۆ بچیتەوە سەر لە ئینگلیزیە و لێکی بیتەوە ئەمە دوو شەمان هەیە کە زیاتر بەکارەیە لانسکیپمان هەیە لەگەڵ گاردن کاتێک کە باسی گاردنەکەی لە وشەی عەربیا بریتێ لە حەدیقە لە کوردیا بریتێ لە باخچە بەڵام کە یەکە وشەیەکی کەمانێ پێوتێت لانسکیپ دیزاین ئەو کاتە بە تورکی پێڵەن پەیساژ بە فارسی پێڵەن منزور بەڵام لە کوردیە هێشتا وشێکمان نەدۆزیوەتەوە بۆ لانسکیپ ئەم دووشتە چین جیاوازیان هەیە لە بینی حەدیقە لەگەڵ چیە لەگەڵ لانسکیپە گاردن لەگەڵ لانسکیپە گاردن عادەتەن چی ئەگرێتەوە ئەو حەدیقانە ئەگرێتەوە کە پەیوەندین بە ماڵێکەوە هەیە ئەتر فرۆنت پیجەیە فرۆنت گاردن هەیە باک گاردن هەیە لە بەشی پێشەوەی ماڵەکە هەیە لە بەشی دوایەوە ئەمە حەدیقەیە ینی باخچە یا هەمانە بۆنە بۆتانیکەڵ گاردنێکە کە تایبەتە بۆشتی تایبەت یا گاردنی کۆمیونیتی گاردنمانەیە کە ئەمە کۆکردنەوەی خەڵکە بەڵام لە بەشی لانسکیپینەکان زیاتر پارکەکان ئەچێتە بەشی لانسکیپینەوە لانسکیپ پلازا یعنی شوێنە وەکو ئەگەر بڵێ وەکو ئێستا بەردەرکی سەرا ئەگەر ئەوە سیر بکەیت ئەوە پێوتە لانسکیپ پلازا ئەمە چییە؟ ئەمە لانسکیپە ئەمە حەدیقەیەک نییە بەتەنیا لەبەر ئەوە کە ئێمە جیامان کردەوە کامیانە ئەمە حەدیقەیەکە یا لانسکیپەکە ئەو کاتە توانین دەستکەین بە دیزاینکردنەکەی تەسمیمکردنەکەی اینجا لە بەشی دیزاینەکەیە دوای ئەوەی کە تۆ هەموو شتەکان وەگر هۆکارانی کە تەسیرەکەنە سەر دیزاینەکەت ئەبێەوە بزەبت بزانی دوای ئەوە ئەبێ بیر لەوە بکەیتەوە شوێنەکەی لەکوایە ئەم شوێنە کە تۆ ئێساتەوێت دیزاینی بۆ بکەی وایدانێن بەردەرکی سەرا ئێمە چۆن نەتوانین دیزاینەکەی بۆ بکەین ئایا ئەو منتیقی کە تۆسێک بۆ منەمە سنتەری شارە کەواتە بە بیرکەیتەوە چ شتێک ئەتوانێت بێتە ئەو سنتەرەوە ئەو لانسکیپە ئەو شوێنەی کە هەتە دروستیەکەی
پەیوەندی چییە لەگەڵ بیناکانی چواردەوریا لەگەڵ ئەو کاتە بینی بینای لێە ئەبینی ڕێگەی لێە و دوای ئەوە بۆ چیش بەکارهێنی کاتەمانە زۆر گرنگە شوێنەکەی بزانی بۆچی بەکارهێنی و دوای ئەوە کۆستەکەی چەندێک نرخی هەیە کە تۆ ئەم دیزانی تۆ لەسەری آخر جان نرخەکەی بک بەچەند باش اینجا لە ناو دیزانەکە کە دەست پێەکەی دوای هەموو هۆکارەکانی و ئلیمنتەکان هەموو شتێک زانی دەستەکەی بە دیزاین کە دەستەکەی بە دیزاین ئەبێ ئەو فکری دیزاینی کە تۆ بەکارهێنیت لە دیزانی حدیقەیەکەوە بۆ حدیقێکی ترە گۆڕێ لە پارکێکەوە بۆ پارکێکی تر لە لانسکیپێکەوە بۆ لانسکیپێکی کە ئەگۆڕ ئەمەش اعتیماد دەکاتە سەر ئەو کەسێک کە دیزاینەکەکە کۆنسپتەکە ئەو کەسە ئەیهێنێت ئایا لە چ شتێک ئەگونجێ لەگەڵ ئەو جۆرە لانسکیپە ئەو جۆرە حدیقە بۆ نمونەیەکێک لەو پرۆژانێکە کراوە تێزی ماسەرەکەم لەسەرەوە بۆ دروستکردنی پارکێک لە پشتی قەڵای هەولێرەوە ئەمە چییە؟ تۆ چۆن نتوانانی ئەم قەڵا دروستکەی لەسەر ئەساسی ئەوەی کە ئەمە نزیکە لە شوێنێکەوە کە قەڵایە ئەم لانسکیپە لە بەرەوەی نزیکە لە قەڵاوە کەواتە تۆ بێ ئەم لانسکیپە ببێ ئەم پارکە بێ بچی ببێ بە ڕوونکردنەوە ڕنگدانەوەی قەڵا لەناو لانسکیپەکان و ناساندنی بەچی بە کەسی دەرەوە اینجا کە کۆنسپتەکە دانەی ئەبێ ئەمە لەناو کۆنسپتەکە تا یعنی ڕوون بێتەوە و دیار بێ بۆ کەسەکان کە ئەمە قەتعەتکەم لێرە لە دیزاینکردنی باخچەکاندا تەنیا پشت بە شکڵە هەندەسیەکانە بەسریان بۆ نمونە هەندەسەی تەبیعیش بۆ نۆک و بەرزایی و نزمایی هیچ پشتی پێ ئەبەسرێت لە پرسیارەکەی جەرام تا دوو بەشی ئەگرتەوە لەوەی کە یەکەم جار ئەڵەی ئایا چ جۆرە دیزاینێک بەکارێنێ دووەمیش ئایا بەرز و نزمی کاتە دوو شتمانێ یەکەمیان دیزاینەکە وەکو باسمان کرد ئێمە دیزاینمان هەیە هەرێکی و لە فکرێکەوە هاتەوە کۆنسپتەکەی و دیزاینێکترمان هەیە کە پەیوەندی بەچیەوە هەیە بەو شتانی کە پێشتر کراوە کۆپیەک لەو شتانی پێشتر کە کراوە وەریەگرن باشە ئەگەر دیزاینەکەمان ئێمە هەوڵ بین ئەو شوێنەی کە دیزانی بۆ ئەەکەین هەمووی بکەین بە فلات یعنی هەمووی تەختکەین اینجا زیاتر ئەو شتانی کە بە ئەو ئلیمنتانەی ئەو دیزانی کە بەکانێنین زیاتر شکلە هەندەسیەکان بێت ئەو کاتە پێوتێ فۆرمەڵ یعنی چی ئەمە لە شوێنەکە بەکارەیە کە شوێنەکە وەکو شوێنێکی حکومی بێ شوێنێکی بۆ لە شوێنێکی وەکو لۆ لەوێ بەکار بهێنرێ ئەمە بۆ فۆرمەڵ بەکانێ بەڵام ئەگەر تۆ بتەوێ شوێنەکە ئینفۆرمەڵ وەکو پارکێکی ئێستا وەکو هەواری شار پێویست ناکاتەوە ئەو تەزاری زەیتیاتی ئەو بەرز و نزمیایی کە تیاتی بێ کە تو فیڵی بۆ بکەی ڕێکی کەیتەوە اینجا دیزانەکەی بۆ بکەیت خۆی لە خۆیان ئەم نیزامە سروشتیەی کە هەیە ئەتوانی ئیداوین پێ بێت و بەرەو پێشەوەی بەری هەرێکیان جوانی خۆی هەیە هەرێکیان ئیسپادی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە تۆ ئەگەر لەناو شوێنێکی فۆرمەڵابی خەڵک زۆر ڕێکێتەوە گەنجە بە تەمەنە مناڵە شوێنێکی وەکو محکەمە تۆ ناتوانیش بەرز و نزمی بە بەکاربێنی چونکە ئەو پێویستی بە کەسێکم کەمەندامە پێویستی بە ڕێگەیەکی تەختەیە وەنا تۆ ناتوانمە لێرە بەکاربێنی بەڵام شوێنی بۆ هەواری شار کێشەنی هەموو کەسە سەدانێکە ئەتوانی لەوێ بەکاری بێنی ڕێگەک دانی بۆ ئەوان بەڵام لە ڕێگەکانی ترکە زیاتر بەرز و نزمەکان دانی بۆ ئەو کەسانی ترکە توان بەکاری ئەی وەکو تۆ ئاگادار بیت وەرمونە لە کوردستانە چ جۆرە تەسمیمێک بەکارێنەوە پشتی پێدەبەسترێت ئەمە شتێکی زۆر باشە تاوەکو ئێستا گە ڕاستی بوێت لە کورسانی خۆمانە تاوەکو ئەم دوایانشتە تا دوای 2023 ئەوانە یعنی لە پێشەوە زۆر احتیمامی بەوە نەئەدرا ئایا تەسمیمەکە لەسەر چی ئەساسە دائەندێت بەڵام دوایەوە ئەبینی احتیمام پێدرێ کۆمپتیشن بۆ ئەمە دروستەکرێن داواکرێت لە چەند شەریکەیەک بێن بەشداری بکەن لەوەی کە تەسمیمی ئەو پارکە یا ئەو حەدیقە بکەن لەسەر چیدا ئەندێ ئەگەر ئێستا سەیریکەی بە شێوەکی عام لە ناو ئەم حەدیقانە ئێمە کە هەن بە شێوەکی عام لەسەر ئەم شێوازە دروستکراوە بە شێوەکی عام ئەبینی لە ناو ڕاستە چیمەنێکەیە لە بەشی چواردەوری بریتێ لە پەرژینێک دوای ئەوە چیە ئەگەر کرا لە ناو ڕاستە بازنێکیان دروست دۆست نەباتێکیان تیان ڕواند ئەگەر سێریکی لە سانە و پێنجی ئەو دیزانانەی کە کراوە بۆ حەدیقەکان کە ئێمە بینی ئالەم شێوە ئیتر ئێمە بینە دەرنەم شێوە ئەمە چین ئەمە هەر کۆپیەکە یەکەم جار هەمان بۆ دووبارەکەینەوە سێبارەکەینەوە ئێمە سە لە بەعزە شوێنەکەمانە کە ئیشی باش کراوە ئەبینین هەوڵان داوە لە شتەکانی قورئانەوە یا لە فکرەی دیزاینەری تر هەیە ئێستا ئیتالیمانێ فکرەی دیزانی ئیتالیمانەیە دیزانی فەڕەنسیمان هەیە اینجایی بۆ مۆدرن کە دیزاینەکە گوێ ناداتە ئەو شکلانە پۆست مۆدرنمان هەیە دیسانەوە
ئەچێتە چەند شێوازێکی تر بەکارهێنێتیان ئەمانە هەمووی جۆری دیزان بەڵام لەلای ئێمە هەر ئەم جۆرە زیاتر باوە ئەبێ بڕۆینە دەرەوە واز لەوە بێنین کە حەدیقە بەس بێتێ لە چوا دەوری کە پستۆنێک دانێت و بێدێک دروستکەی کە بۆ گوڵ بێ یا بۆ پەژین و ناوەڕاستەکەی چیمەند بێ. من حەزەکەم بەو پرسیارە دەست پێ بکەین بزانین ڕووەکە جوانەکان بریتین لە چی و جۆرەکانی چین و گرنگیان چییە لە کۆمەڵگەی کوردیدا؟ لەبارەی ڕووەکە جوانەکانەوە هەر ناوەکەی لە ناوەکەیە ئەوەمان بۆ ڕوون ئەبێتەوە کە ئەمە چەند گروپێکی ڕووەک لە خۆ ئەگرن کە پارچەیەکیان یا هەموو ڕووەکەکە بەکار ئەهێنرێ بۆ جوانکردن یا جوانکاری لە ناو باخچەکانە یا لە ناو کۆنفرانس و ژوورەکان و هۆڵەکان و شوێنی نیشتەجێ بوونە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە لەو شوێنانە هاتوچۆ ئەکەن بتوانن چێژی لێ ببینن و بحەسێنەوە و ئەو سترێسەی کە هەیەە کەمیکەنەوە. ئەم ڕۆکە جوانانەش بە پێی جیاوازی کۆمەڵگە گرنگیان هەیە چونکە پابندێکی زۆری هەیە بە ڕادەی ڕۆشنبیری ئەو کۆمەڵگایە و هەروەها بە بژێوی ژیانی ئەو کۆمەڵگایە. ئێمە لەبەر ئەوەی کە نەتەوەیەکی ژێردەستە بووین و ئەو داگیرکەرانە دایمە لە هەوڵی ئەوە بوون کە ئەم نەتەوەیە هەم کولتوری هەم بژێوی ژیانی هەموو بوارەکانی تر بە تەواوی لە ناو بەرن. لەبەر ئەوە ئەو خەڵکانی ئێمە زیاتر تامەزرۆی ئەوە بوون کە برسی نەبن یا کە ئازاد بن. لەبەر ئەوە زۆر گرنگی نەیراوە بەم جۆرە ڕووەکانە چونکە ڕووەکە جوانەکان خۆی مرۆڤ لە زۆربەیانە بە شێوازێکی ناڕاستە و خۆ سوودیان لێوەرئەگرێ و بێجگە لە چەند جۆرێکیان نەبێ کە بە کەڵکی ئەوەیەت کە دەرمانی لێ دروست بکرێ یا بەعزێ لە کارگە و بۆ پیشەرزازی بەکاربهێنرێ. توانین بە شێوی گشتی بۆن پۆلێنیکەین بە چەند جۆرەوە ڕووەکە جوانەکان؟ ڕووەکە جوانەکان تەبعەن جۆری زۆرە، زیاتر لە 750,000 جێنەرا و سپیشس و وەڕایەتی و کاڵتیڤەر و فۆرمی هەیە. ئەمانە ئەتوانین بیانکەین بە دوو گروپەوە بە شێوازێکی گشتی. ئەو ڕووەکە جوانانەی کە لە شێوازی هێرباسیۆسان یعنی لە ناو پێکاتەکەیانە تەختەی تیانە و هەروەها ئەو ڕووەکە جوانانەی کە ڕوودی ئۆرنەمێنتەڵ پلانتی پێڵێن کە لە پێکاتەکەیانە تەختە هەیە و هەروەها زیاتر ئێمە لە ڕووەکە جوانەکانە لە بازاری گوڵا بە تایبەتی بازاری کەتفلاوەر لە سێکتەری فلۆری کاڵچەرە زیاتر جێگای خۆی کردوێتەوە و ئەم بوارە بۆتە هۆی ڕەخساندنی بژێوی ژیان بۆ ملیۆنەها کەس لە زۆر وڵاتانی جیهانە، لە وڵاتانی کە زۆر پێشکەوتون و هەروەها لە وڵاتانی کە بڵین لە قۆناغی ئینتیقالان یا وڵاتانی جیهانی سێ، چونکە لە وڵاتانە لەبەر ئەوەی کە هەلی کار زۆرە و پارەی
کە خەرج ئەکرێ بۆ کرێکار زۆر کەمە تەماشاکەین لە وڵاتانش ئێستا ئەم ڕۆکە جوانانە بە شێوازێکی زۆر فراوان یەتە بەرهەم و ئەنێرێ بۆ وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا و بۆ سەرووی ئەمریکا لەبەر ئەوەی کە لە وڵاتانە بەرهەمهێنانی یونیتێکی بەرهەمهێنان زۆر بەرزە لەبەر ئەوە لەو وڵاتانی عالەمی سێوە کە لە بازێ وڵاتە مەسەلەن ئاوی خواردنیشیان بە تەواوی نییە بەڵام تەماشا ئەکەین ساڵانە بە ملیۆنەها دۆلار بەرووبوومی ڕۆکە جوانەکانیان هەیە و بۆ وڵاتانی ئەنێرە پرسیارەکەم بۆچی بیر لەوە نەکراوەتەوە لە کوردستانی خۆشمان جگە لە نەوت وەکو سەرچاوەیەکی سەرەکی پشتی پێوەستە وەکو بۆ داهاتێک بۆ کوردستان ڕۆکە جوانەکان سوالێکی زۆر لە شوێنی خۆیان بوو ئەو هەلومەرجەی کە لە کوردستانی ئێمە هەیە ئەگەر بەراوردێکی زۆر کورت بکەین لەگەڵ وڵاتێکی وەکو هۆڵەندا کە هۆڵەندا بە وڵاتی گوڵ ناسراوە و هەروەها لە پلەی یەکەمایەت لە بەرهەمهێنانی گوڵە جوانەکان لە لای ئێمە وزە زۆر زۆر هەرزانترە لە تاکو لە هۆڵەندا وزە مەخسەم لە کارەبا و لە گاز و لە نەوت و لە هەموو ئەو جۆرە سەرچاوانەی وزەکە هەیە و هەروەها لای ئێمە کەژ و هەوا زۆر لەبارترە تاوەکو وڵاتێکی وەکو هۆڵەندا کە ئێمە چوار فەسڵەمان هەیە و پلەی گەرما بەرزترە و ئەو کاتژمێرانەی کە ڕۆژتیانە هەیە و ڕووناکی ئەبەخشێ بە چەندەها جار زیاترە لە وڵاتێکی وەکو هۆڵەندا و هەروەها لێرە کرێکار مەسەلەن لە ڕۆژێکە بە چەند ئیژەکە لەوێ لەو ڕۆژە ئەرێ بە یەک کاتژمێری ئیشکردنی یەکێک لەو کرێکارانەی کە لەو بارە ئیژەکە و وڵاتی هۆڵەندا خۆی یەک دانە لە پیازە گوڵدارەکانی بە شێوازی سروشتی تیان نییە. ئێستا بەقەدەر ژمارەی هەموو ئادەمیزادی سەرگوێی زەوی دوو ئەوەنەی ژمارەی ئادەمیزادی سەرگوێی زەوی پیازە گوڵدارەکان بەرهەم ئەهێنێ. لە کوردستانی ئێمە زیاتر لە 40-50 جێنەرامان هەیە کە بە شێوازێکی سروشتی هەیە لەم وڵاتە و هیچ جۆرە سوودێکیشی لێ وەرناگیرێ کە ئەمە سەرچاوەیەکی داهاتی زۆر گەورەیە لە بازێ وڵاتە کە ئەم ڕۆکانە بە شێوازی سروشتی و بە شێوازێکی زانستیانە و تەندروستیانە ئەمانە کۆ ئەکرێتەوە و ساڵانە مداوەلاتی پارەی ئەم جۆرە ڕۆکە سروشتیا جوانانە مەسەلەن لە وڵاتێکی وەکو تورکیا زیاتر لە 50 ملیۆن دۆلارە. ئەگەر ئەوە کارانە ڕەچاوکەی بە دڵنیاییەوە دوایی کێشەشت توش ناوی وەستیانەکردنی. بەڵێ بەڵێ ینی ئەو ڕۆکانی کاڵێ بژێری جۆری دیزایینەکە جۆری چالەچەکان کە تیادانی بۆ نمونە ناوچەیەک باخچەی دروستەکەی تایبەتە بە گەنجان ئەو یارانی کە تا دیانەی تایبەتە بۆ عمرە ئەوەی کە بۆ ڕۆزێشیەکەی تایبەتە بە مناڵان بۆ نمونەوەی بۆ خەڵوتگەی پیرەکەی
چالشەکانیان جیاوازە لەوەی کە بۆ گەنجانێکە ئەوان لە تەمەنێکان مەسەن ڕۆگەکانیان جیاوازە چالشەکانی هەبێ شوێنەکە قادرمێ کەمترتیا بێ ڕۆکانی تیانە بێ کە دەرکاوی بوو مەسە لە کاڵتەکەی بەسەریا بۆ نمونە بە پێی ڕەنگەکان ڕەنجی گەنج جیاوازە لە ڕەنجی پیر مەسا و ڕەنگانی کە مناڵ حەزیرتی جیاوازە لەوەی کە پیرێک حەزیلێتی وا کەسە ئەی حەزەکەم باسی چیمەنی باخچەکانم بۆکەی لەسەر چ ئەساسێک چیمەنی باخچەیەک ئەکرێت بنسبەت چیمەنەوە یەشێکە لە پێکاتە گرنگەکانی بڵێن هەموو باخچەیەک بە شێوەشی گشتی زۆربەی سەرچاوەکان ئەڵێن لە سەی 50 جاریوە تا سەی 80 بۆ 85 ڕۆ بەنسبەت چیمەنەوە وەک فەرشێکی ڕاخرا وایە وەک وایە مەسەن تۆ لە ژوورێکە لە شوێنێکە دانیشێکە فەرشی تیانە بێ ناتوانانی مەسەن تیا دانیشیان چالشەکان بەنسبەت چیمەنیشە بۆ شێوەیە ئەگەر باخچەیەک چیمەنی کەم تیا بێ زۆربەی چالشەکان تیا ناکرێت بۆ چی بکرێت بۆ ئەوەی ئەو چیمەنە زۆرترین ماوە بمێنێتەوە بەنسبەت وەک باسم کرد لە چیمەنە چۆنەڵی چالشەکانی لەسەرکرد مەسە ئەو چیمەنی کە بۆ یاریگایەک دروستەکە جیاوازە لەو چیمەنی کە بۆ باخچەی بۆ جوان دروستەکە بە شێوەیەکی گشتی چیمەنەکانمان دوو جۆرن چیمەنمانەیە هەمیشە سەوزە چیمەنمانەیە کاتیە وەرزیە لە چیمەن هەمیشە سەوزەکانی دوو جۆری ترمانەیە هەمانە بۆ وەرزی ساردا هەمانە بۆ وەرزە گەرمەکان ئەمانە کە باسێکی هەمووی سروشتین بەڵێ سروشتی هەمووی ماسی چیمەنی سروشتەکەم باسی سناعی ناکەین ئەگەر بتەیە مەسەن چیمەنێک زۆرترین کات مێنێتەوەوانە گرنگترین شت لە چیمەنە خاکەکەیەتی ئەبێ خاکەی باش ئامادە بکرێت یعنی خاچ بێ گڵە سوور نەبێ وە لەمان کاتیا بڵێن لم و قوم نەبێ ئاوی ناگرێتە خۆی باشتر وایە لە تێکەڵەیە بێ خاکەکەی لە گڵ پێویست بە سەما دەکا پێویستە باشتر وایە پەینی بڵێن ئاژەڵیشی بۆی تێ بکرێت گەر پەینەکەشی نەوە بێت دەمووی دوای بەگژوجە یان ئەتوانێت پیت مەستێ بکرێت بە ڕێژەیەک کەواتە ئەگەر پێگاتەی خاکەکەی باش بوو چیمەنەکە زۆرترین کات دەمێنێتەوانێ و تەمەنیشی درێژ بێت لە حاڵەتێ ئەی بەنسبەت ئاودانی باخچەکانەوە چ کاتێک ئاوی باخچەکان بدرێت ئایا لە ڕۆژ یان لە شەو باشە بە شێوەیەکی گشتی ئاودانی باخچە بە چەند شێوەیەکە یەشێ لەوانە ڕێگای کۆن ئاویانەکە دەسەری ئەوەی سەباوی نەماچووکە زۆربەی ئاو کە بە بەلاش ئەڕوایان مەسەلەن گشتژای تر ئیسفادی لێکە زۆر حەتیقە غەرقە بێ ڕێگایشی مەسەن ترمانەیە بە پرژاندنە بە سۆندا مەسەن لە تقریبا 50 ساڵ لەمە پێشەوە بە شێوەیە بەکارات بەڵام پێویستی مەسەن بە کرێکاری زیاتر بوو لامەکات ئاوەکەشە بە شێوەیەشی باش چۆنەڵ تەوزای نابوو نظامی ئێستا نظامی ڕەشە مەسەن بە پرژاندن و بە دڵۆپاندن تاقیت تریبیریکیشنە ئەم نظامەیە ئەو بە شێوەیەشی بڵێن اقتصادی بەکارێنرێ زایعاتی ئەو کەمتریان بە ئەوکە بەلاش ناڕوە لامانکە چا ڕۆکانی سوودی لێبینن بەس بە چیمەنەکان واتوانین بڵێن ڕەشی بۆ دانین یان سپری بۆ دانێن کە بڵێن نۆسڵەکەیەتە دەرەوانی نظامەکە تەمان بە بۆ ڕێژ تایبەتیەوە شەریکات و کۆمپانیای تایبەتی ئەوشاکەن لە ژێر خاکە لە 60 سانتیمەدا هەندرێ لە چەند شوێنەکان نۆزڵ بە پێی قۆتی نۆسڵشتەکە لە کاتێک بۆ نمونە ڕۆژانە چیمەن هەر مەتر دووجایەک پێویستی بە 8 لیتر بۆ 12 لیترێ بەپی زۆری چیمەنەکە و زۆری خاکە گۆڕێ بەس پڕ ڕۆکەوە ڕۆژانە مەسەن پێویستی بە 8 لیتر تا 15 لیترێ بۆ شێوە مەسەن خۆ تایمیەکەیت و بەپی جۆری ڕۆگەکانش بەپی جۆری نەوعەتی ئەو داریان ئەو درەختەی کە ڕواندوتە تەمان ئاوەکەش بەپی ئاودانەکەشی ئەگۆڕێت بەڵێ بەنسبەت ڕۆکەوە مەسەنەگەر سەرەتا یەکەم ساڵی بێ لەوانێ ئاوی زیاتر بوێ تا بەنسبەت درەختەوە تا بچێتە تەمەنەوە ئاوی کەمتر بچووکە ڕێگی داوکتێەوە چێتە خوارەوە بەنسبەت بڵێن چیمەنەوە وەک باسم کرد مەسە 8 لیتر بۆ 10 لیتر تۆ چیمەن لەوانەیە مەسە ڕێگەی نەگۆڕێ بۆ ڕێ لەوەی ڕێگی زیاتر لەسەرەوەی بەڵام بەنسبەت درەختوانەوە زیاتر ڕێگەی سێرخوات بەنسبەت گوڵەوە مەسەرەن بە هەماشەوە لەوانێ ئاوی زیاتر بێت چونکە ڕۆکمانەیە بەڵام بۆ گوڵ هەزستانەکان لەوانێ ئاوی نەوێت لەو کاتە لە مەسەن لە وەرزستانەوە بارە نەبارێت بەڵام زیاتر ئەمەی بم باسیەکەین لە بڵێن ناوەڕاستی ماگی 5ەوە تا تقریبا ماگی 9دا پێسمە بە ئاودانەوێت بۆ نمونە لە وەرزی زستانە چ جۆرە ڕۆکێکی جوان بۆ نمونە هین ئەڕوێت بەنسبەت ڕۆکە جوانەکان ئێمە سلێکشنێکی زۆر فراوانمان هەیە ینی اختیاراتێکی زۆر فراوانمان هەیە چونکە زۆر لەو جۆرانەمان هەیە کە بە کەڵکی ئەوەیەت ئێمە لە زستانانە بەرهەمی بێنین چونکە پلەی گەرمە لە کوردستانی ئێمە وەکو وڵاتانی ئەوروپی نییە بگاتە ماینەس 20 یا زیاتر لەبەر ئەوە ئەو بەتایبەتی ئەو ڕۆکە وەرزیە زستانانە ئێمە زۆر بە شێوازێکی ئاسان ئەتوانین لە کوردستانە بەرهەمیان بێنین و ئەگەر ئێمە شوێنی داپۆشراویش بەکاربێنین ئەو بڕەپارەیەی کە بۆ یونیتێک لەو گرین هاوسانە لە لای ئێمە پێویستە زۆر زۆر کەمترە لە
ئەو گرین هاوسانی کە لە وڵاتانی ئەوروپای ڕۆژئاوا هەیە چونکە هەر پلەیەکی گەرما ئێمە بەرز بکەینەوە پێویستیمان بە سەرچاوی وزە هەیە. ئەو سەرچاوی وزەیە کەم ئەبێتەوە ئەو وەختە لای ئێمە چونکە هەم گەرمکردن هەم هەتاویش ڕووناکی لایت کە زۆر پێویستە بۆ گوڵکردن لە لای ئێمە بە شێوازێکی فراوانتر هەیە لە وڵاتانە لەبەر ئەوە کە گوڵی براوەش وا پێویست ئەکە لە شوێنێکیدا پۆشراو بێ بۆ ئەوەی بە شێوازێکی شایستە بەرهەم بهێنرێ و نەژاکێ بە باران و بە تەرزە و بەو جۆرەشتانە ئێمە ئەتوانین لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستانە پرۆژەی وامان هەبێ مەسەلەن بۆ بەرهەمهێنانی گوڵی نەبراوەی گوڵەباخ کەت فلاوەر پێ ئەڵێن بە ئینگلیزی لە ڕۆزە کە ئێستا فیلمەیەک هەیە لە هۆڵەندا هەموو ڕۆژێک بەرهەمی 100,000 شاخەی گوڵ ئینتاجەکە لە ڕووبەری 10 هێکتارە. ئەم پرۆژەیە هەموو ڕۆژێ بە زمانی بازار 5 دەفتەر بەرهەم ئەهێنێ هەموو ڕۆژێ. بەڵام بەداخەوە ئەوانەی کەوا بەرهەمهێنەرن لە کوردستانە تا ئێستا ئاوڕێکیان لەم بوارە ناوەتەوە نازانن کە ئەم بوارە هەم بۆ وڵاتەکەمان کە پارەیەکی وەکو مەسەلەن دۆلار یا یۆرۆ یا ئەو جۆرە پارە بەیانیانە ئێمە ئەتوانین بهێنین بۆ کوردستان و دەجیاتی ئەوەی بۆ هەموو شتێک ئێمە پەلبهاوێژین بۆ وڵاتە دوژمنەکانی دراوسێکانمان ئێمە خۆمان ئەتوانین لە کوردستانەکەی خۆمانە بە شێوازێکی ئاسانتر و شایستەتر بەرهەمیان بێنین و خۆشبەختانە ئێمە دوو هینیشمان هەیە فڕۆکە خانەمان هەیە ئێستا زۆربەی ئەو فڕۆکانە کە بە بەتاڵی ئەڕۆنەوە بۆ ئەوروپا ئەتوانین ئێمە لەو بوارە بەکاری بێنین چونکە ئێر کارگۆ ینی نەقلکردنی بەروبوومی ڕۆکە جوانەکان بە بڵین بە فڕۆکە کارێکی زۆر لە کۆنەوە هەیە بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتۆکان کە لە ویلایەتەکانی شەرقی ئەمریکا کە ئەکەوێتە سەر ئەتلانتیک ئۆشن محیتی ئەتلەسی لە ئەو ویلایەتانەی کە لەسەر پاسفیک ئۆشنن لەوێەوە بە فڕۆکە گوڵ نەقڵەکەن بۆ ئەو شارانەی کەوا کەوتونەتە بڵین ڕۆژهەڵاتی سەروی ئەمریکاوە لەبەر ئەوەی کە ویلایەتەکانی سەر پاسفیک کەژ و هەوایان زۆر لەبارترە بۆ بەرهەمهێنانی ئەو جۆرە ڕووەکانە. ئەگەر باسی یا باخچە یاوەکو لانسکیپ بکەی بڵێ چەند ئلیمنتێکمانەیە بەڕاستی ئلیمنتەکانمان لە 6 جۆر ئەتوانین بە شێوەیەکی سەرەکی بکەین بە دوو بەشی سەرەکیەوە ئەگەر لە بەشەکە باسیکەی لە بەشە سەوزایەکەی 6 حوتێکە گرێتەوە لە بەشە هارد لانسکیپ کە بەشی ڕقەکە بەشە مردووەکە یەگرێتەوە چونکە لە ناو حەدیقەکە تۆ دوو بەشەیە سۆفت لانسکیپ لەگەر هارد لانسکیپ سۆفتەکەی 6 حوتێکە گرێتەوە لەوانە بۆ منە ئەگەر دەست پێ بکەی لە بەشی سەرەوە گەورەترینیان بریتێ لە درەختێکێکە لەو ئیلیمنتانەی کە زاڵن ناو حەدیقەکە کە چییە تأسیری زۆری کردوتە سەر حەدیقەکە زۆرینەی شوێنەکان داگیرەکە درەختە گەورەکان بەتابەتی درەختە گەورەکان هەم سێبەری زیاترە هەم تەمەنیان زیاتر دەرەکەون باڵیان بەسترە دوای ئەوە چیمانەیە لە درەختەکە بێتە خواتن دەوەنمان هەیە پێوتێ
هێج ئەم دەوەنانە بەکارهێنێت یا بەتەنیا بەکارهێنێن یا وەکو پەرژینێک بەکارهێنێت دەوان دوای ئەوە چیمان هەیە فلاوە بێدمان هەیە شوێنە کە گوڵی تا بەخێوەکرێت ئەم ئەم تر چەنەها جۆری گۆڵ بەپی وەرزەکان بەپی هەر جۆرەکەمانە دوای ئەوە چیمانێ بەشی تە پێوتێ گراس ئەوە چییە زیاتر ئەوان نەگرێتەوە کە باڵیان کورتە خۆیان لە جۆرەکانی چیمەنە بینەوە ئەمە بەشی سۆفت لانسکیپ ئەگەر بچیتە بەشی هارد لانسکیپ لە هارد لانسکیپ ببینی تۆ لە ناو حەدیقەیەکە هەنێ شوێن هەیە پێوترێن پەیڤین یعنی چی یعنی تۆ ڕێڕەوێکە ئەڕۆیت ئەوە پەیڤین کراوە ئەتوانی ڕێڕەوێکە کە هەیە ئیتر ڕێڕەوەکە بچووکە گەورەیە ئەمە ڕێڕۆمانەیە شوێنکەمان پێوتێ ستێپ جاروای هەیە تۆ بەرز و نزمی هەیە ئەبێ قادرمەی بدروستکەی ئەم قادرمانە شێوازەکەی و ئەبێ لە چ ماوەدێک پێکات بێ بوو و هەرێکێک لە شوێنی ستێپەکان ئەبێ چەند بێت لە حەدیقەیەک بۆ حەدیقەیەک لە شوێنێک بۆ شوێنێکی ترە گۆڕێ ئەگەر تۆ لە بینایەکە ئەم ستێپانە دروستکەی جیاوازترە ئەگەر لە حەدیقەیەکە دروستیکەی شێوازەکەی جیاوازترە جگەلەوە بۆ نمونە هەنێک کەس ناتوانێت ستێپەکان بەکاربێنێ ناتوانێت قادرمەکان بەکاربێنێ کەواتە بێ ڕەمپەی بۆ دروستکەی ئەبێ شوێنێکی سلۆپی بۆ دروستکەی کە لەگەڵ یارمەتی دەرێکی هەبێ ئەمانە بریتین دوای ئەوەیەتەوە سەر وەتە فیچەس ئەو وەکو نافورە کە تیا بەکارێن دەتوانانی دێکمان هەیە کە بریتە بە تەختە دروستەکرێن کورسی شوێنەکانی دانیشتن دوای وەچێتە سەرچی لە ئاخیرەوە بۆ نمونونەکە باسەکرێن لایتین کە لە شەواتەوەتوانی ڕووناکی ئەم شوێنە زیاکەی ئەو لەگەڵەوەیشە لەبەرەوە ئێمەشتی حەیەویمان هەیە کەواتە پێویستمان بە چی هەیە پێویستمان بە ئاودانەیە کەواتە ئەوە ئاودانەکەیشی ئەوەش هەر سیستەمێکە بێکە بەکارێنی بوو وەکو سیاج بۆ سیابوون نکاتێک تۆ بتەوە سیاجێک بۆ باخچەیەکەی چ جۆرە باکارێنە بۆ نمونە دیوار بەکارێنرێت یان درەخت ڕاستی ڕێکۆمێندیشنی ئێمە بۆ ئەوەی کە تۆ سیاجێک دروستەکەیت ئێمە هەتا بێبینی پلەی گەرمی بەرزە بێتەوە لەبەر ئەوە ئێمە پێویستمانە زۆرترین کات ئەو سیاجانە بەکاربێنین کە چییە کە حەیەوین واکات جەوەکە خۆشتر بێ و جوانتریشە هەتاکو شتێکی سەوزایی بکەی مێشکە مرتاحترە لەبەرەوە ئێمە ڕێکۆمێندیەوەکەین کە زیاتر لەو شوێنێکی ئەکرێت سەوزی بڕوێنرێ وەکو پەرژین اینجا پەرژینەکان جۆری هەن یعنی هەمانە زوو خێراگەر تۆتەوێت لە شوێنەکە بە زووترین کاچی بێت پەرژینەکە دەرکەوێت ئەو کاتە توانانی ئەوانە بڕوێنی کەچین لە تەمەنێکی کورتا باڵیان بەرزە بێت ئەگەرتەوێت نە پەرژینێ بکەی با خاویش بێت بەڵام ڕێک و پێک بێت لە دوای 5 ساڵەوە اینجا بە تەواتی دەرکەوێت ئەو کاتە توانانی بکەی کە کەمترە خێراییان لە گەشەکردنا کەمترە و ئەگەر تۆ لە شوێنەکە ئەتەوێت تۆزە سکیوریتی بەرزتر بێت ئەتوانی ئەو پەرژینانە بەکاربێنی کەچی بێ دڕکی لەگەڵا بێت ئەم دڕکەواکە ئەو کەسە نەتوانێت بەناو پەرژینەکە بڕات و ئەگەر ویستیش لە شوێنێکی جوانترا بێت لە شوێنەکە کە ئەتوێت زیاتر خەڵک بیبینێ ئەتوانی لەگەڵ پەرژینەکە ئەتوانی چەند گوڵێکی زافەکەی یا هەر ئەو پەرژینەی کە بەکارێنین بۆ بنە گوڵێک بێت ئەو کاتە والیەکەی کە هەم جوانێکشە باشێ و هەم بۆ ئیسفادەی وەکو پەرژینێکیشە باسی گوڵت کرد حەزەکەم بزانم وا باشترە بۆ دووری نێوان گوڵەکان و نەمامەکان چەند بێت ئەنجا پرسیارێکی تۆزە قورسە لەبەرەوەی هەر گوڵەیەک تایبەتمەندی خۆی هەیە چۆن یەکەم ئەبێ بزانانی ئەو گوڵە تەمەنی چەنە بێت یعنی بۆ هەر کەسێک لێمە تەمەنێکی ئەو شتێکی زیندووە کەواتە تەمەنێکی هەیە ئایا چەندێک باڵای بەرزە بێت و چەندێکیش بڵاوە بێتەوە هەروەکو ئینسانێکی ئەتیادی هەتاوەکو ئەم نەباتە تەمەنی گەورەتر بێ کەواتە شوێنی زیاترێوێ و ئەگەر نەباتەکە چی بێ و ئەگەر نەباتەکە بڵاوبوونەوەکەی زیاتر بێ ئەو کاتە چیەکە دیسانەوە شوێنێکی زیاترێوێ بەپی وەرزەکانیش ناگۆڕێت بەڵێ ئەو ئەگەر نەباتەکە ئەو گوڵی کە هەمانە وەرزی بێت ئەو بەپی وەرزەکە گۆڕێ بەڵام هەمانە بەتەمەنە ئێستا لێرە نەباتی ئەمە نەباتمان پێوتە سایکس 20 ساڵ تەمەنێتی اینجا 4 مەتر و نیوە بەرزە ئەمە 20 ساڵ تەمەنێتی مەتر و نیوە بەرزە ئەو نەباتی پشتمانەوە کە گەری بینی 4 ساڵ تەمەنێتی نزیکەی 10 مەتر بەرز بووەتەوە ئەبێ بزانی نەباتەکان چین و چۆن چۆنی بەکاری هێنی چ جۆرە دارێک باشە لە باخچەکان ناکە بڕوێنرێت بۆ ئەوی لە کاتی هەڵپاتچینە ئەمە بتوانین نەخشی تا دروست بکەین بەڵێ جانتان فەرمووتان دار بەڵام ڕاستت بڵێ ئەوەی کە زیاتر قەسر و تەشکیلی تیاکرێ گۆڕانکاری تیاکرێ بریتە لە دەوەن بریتە لە دەوەن کە باڵیان نزمترە زیاتر لە دارەکانە کەمتر قەسر و تەشکیلی بۆ ئەکرێ ئەوەی کە بۆ یەکرێ بریتە لە دەوەن ئەم دەوانانە چین ئەوانە کە بۆ پەرژینەکان بەکارێن یان دەوەن چییە؟ دەوەن لە 3 متر کەمترە و هەشتێک لە 3 متر کەمتر بێەوە لەسەر چەند ساقێکی ڕئیسی گەورە بە پێوتێت دەوەن ئیتر لەمانە هەمانە ئێستا هەیە بۆ منە
چیمان هەیە چەمپەر جۆرە پەژنێکی جیاوازمان هەیە لەوانە بۆ منە مردمان هەیە هاسینمان هەیە کە بەکارهێنرێ و لە ناو هەنێ بۆ نمونە لە ئەوانی کە دەوەنن بەس لەسەر یەک قات بەرزە بنەوە دەوەنەکان ئاتەن چەند قەدێکیان هەیە بەڵام ئەوانە هەمانن بۆ نمونە ئەگەر ڕۆکێکی زەیتون وەرگری ئەوە شێتوانی دەستگای تیا بکرێ بینی ئێستا زەیتون هاتووە بە چەند شکلێکە بڕێت بەڵام ئەوەی زیاتر کە ئیشی لەسەرەکرێ دەوەنەکانن یان متەسەلیقات ئەوانەی کە خۆیان هەڵەواسن ئەوان کە خۆیان بەشتە هەڵەواسن ئەو کاتە تۆ چی دروستەکەی شێواز بەتەل چی دروستەکەی ئەو شکلەی کە ئەتەوێت دروستەکەی دوای نەباتەکە لێگەڕی کە بەسەر تەلەکان ئەسەرکەوێت کە بەسەر تەلەکان ئەسەرکەوت ئەو شکلە ئەگرێت شکلی تەلەکە وەرەگرێت تەلەکەی چ شکلێک بێ لەسەر نەباتەکە ڕنگدانەوەیە بێ ئەوە واکاتۆ ئەو شکلە ببینی لەسەر ئێمە ئێستا کە قەیرانێکی داراییمان هەیە لەم کوردستانە جوانەی کە خوای بەخشندە و میهرەبان زۆر تایبەتمەندیەکی زۆری پێبەخشیوین بەڵام تا ئێستا ئەو خەڵکانەی کە لەم کۆمەلگایان ئاوڕێکی باشیان ناوەتەوە لەم جۆرە ڕووەکانە من ساڵی پار چوون بۆ فیلمەیەک لە شوێنێک لە یاڵەوە کە نزیکی ئیستەمبول بوو پیان ئەوت مار لە سوانجلیک ئەم فیلمەیە کاری هەر ئەوەیە پیازە گوڵدارە سروشتیەکان کۆ ئەکاتەوە پاکی ئەکاتەوە بە شێوەیەکی زانستی ئەیخاتە ناو ئەمبەلاجێکی زۆر ڕێکوپێکەوە و بازێکیان کیلۆی بە 100 یۆرۆ ئەفرێشێ بە هۆڵەندە و هۆڵەنداش لەبەر ئەوەی کە قەراردادی هەیە لەگەڵ ئەو ناتوانێت بیفرۆشێ بە کەسیکە ئەیش بە خەڵکیکەیە فرۆشێ بە دووسێ قاتی تر ئێمە کە ویسمان لەو بوارە کارێ بکەین بۆ ئەم هەرێمەی خۆمان بە منیان وت ئەبێ لە پەرلەمانی کوردستان بڕیارێکی پەرلەمان دەرچێ بۆ ئەوەی کە ئەم کارە بە شێوازێکی یاسایی کۆ بکرێتەوە ئەمجا ئێمە ئەتوانین لەگەڵ وەزارەتی کوشت و کاڵە بین قەرارداد بەستین و هەستین بە کۆکردنەوەی ئەو جۆرە ڕووەکە زۆر بە نرخ و بە قیمەتانە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی زانیاری ئێمە ئەڵێ کە هێکتارێک لە شوێنێکە لەو جۆرە ڕووەکانە کۆ ئەەکەینەوە 2 هێکتاری کەش ئەڕوێنین بۆی هەم ڕووبەرەکەی زیابێ هەم ئەم جۆرە ڕووەکانش لە ناو ژینگا نەبێ بەهۆی ئەوەی کە ئیتر نەمێنێ چونکە ئەم ئیکۆسیستەمەی ئێمە کە هەمانە پێویستی بە هەموو جۆرە ڕۆک و گیان لەبەرێکە بۆ ئەوەی ئەم ئیکۆسیستەمە تەندروستەمان هەبێ حتا یەکێک لەو ڕووەکانە کە زۆر بە قیمەت بوو لە تورکیا خەڵکەکە بە شێوازێکی زۆر نازانستیانە دەستیان کردبوو بە کۆکردنەوەی وای لێ هات بەعزێ لە ڕێکخراوە ناحکومیەکان NGOکانی دنیا وەکو فلۆرا ئەنفۆنا وای لێکرد لە ڕێگای UN-ەوە کە زۆر بکە لە وڵاتی تورکیا کە ئەم جۆرە ڕووەکانە ئەبێ بە یاسا کۆ بکرێتەوە نەک بەو شێوازە زانستیە یا ناتەندروستیە لەبەر ئەوە ئەوانیش بازێ
ڕێگولیشن ینی بازی یاسا و ڕێسایان دانا بۆ ئەو کارە بۆ ئەوەی ئەو ڕۆکە کە پیان ئەوت گەڵان فس کە لەو ڕۆکە پێکهاتەیەکی شیمیاوی هەیە کە لە کوتانی مناڵان بە دژی ئیفلیجی ئەکەوێتە ئەو پێکهاتەوە کە پێ ئەوترێ گڵانتینە کە لە هیچ لابرۆتوارێکی دنیا ئەو جۆرە پێکهاتە کیمیاویە بەرهەم ناهێنرێ بەو شێوازە. خۆشەویستان ئەمەوێت لە کۆتاییان بەرنمەیەدا ئەوە بڵێم کە گرنگیدان بە باخچەکان دەبێتە هۆی ڕازاندنەوە و جوانکردنی شارەکەمان و لەلایەکی تریشەوە دەبێتە هۆی پاکبوونەوەی ژینگە و پاکبوونەوەی ئاو و هەوا کە هەندێک لە نەخۆشیەکان بەهۆی پیسبوونی ژینگەوە دروستە بێت. تا بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.